عوزر لە قەباحەت خراپترە لە چیوە هاتووە؟ هەریەک لە ئێمە گوێبیستی چەندین زارا وتە بووین کە پێشینانی ئێمە باسییان کردو، بەڵام لەبەرەوەی دنیای ئێستا جیاوازە لەو دنیایی پێشینی ئێمە تێیدا ژیاون ڕەنگە نەزانین چواتە و مانایەک دەگەێنێ. هەر بۆیە یەکێک لەو دەستەواژانە لە خزمەتی ئێوەدا باس دەکەین بۆ ئەوەی زانیاریتان لەسەری هەبێ. هارونە ڕەشیدی خەلیفەی عەباسیەکان لەم دەستەواژەیە تێنە دەگەیشت کە چۆن دەبێ عوزر هێنانەوە لە قەباحەت خراپتر بێ. هارونە ڕەشید ناردی بە شوێن ئەبوو نەواسی شاعیری بەناوبانگدا، وتی مەگەر ئەم تێم بگەێنێ. هارونە ڕەشید وتی ئەبوو نەواز مەگەر تۆ تێم گەێنی، بۆچی عوزر لە قەباحەت خراپترە؟ ئەبوو نەواز داوای کرد ماوەیە خەلیفە مۆڵەتی پێبدا تاکو ئەم مەتەڵی بۆ شیکار. هارونە ڕەشید وتی ئەوا مۆڵەتم دای. ڕۆژان تێپەڕی و ئەبوو نەواز خەلیفەی بینی سەیری باخی حەسارەکەی دەکرد. ئەبوو نەواز لە دواوە خۆی هەڵدەداتە سەر کۆڵی هارونە ڕەشید. هارونە ڕەشید دەست بۆ شمشێرەکەی دەبات بیداد لە گەردنی، پێی دەڵێ نەعلەتت لێوێ، چۆن شتی وا لەگەڵ من دەکەی؟ ئەبوو نەواسیش لە وەڵامدا دەڵێ ببوورە قوربان، وامزانی جەنابتان خاتوونی شاژنن، واتە هاوسەری هارونە ڕەشید. هارونە ڕەشید لە تووڕەیدا ئەوەی خۆی بیر دەچێتەوە، پێی دەڵێ تۆ مەلعون و فاسقی، چۆن شتی وا لە بەردەم مندا دەڵێ، شتی وەها چۆن لەگەڵ خێزانمدا دەکەی؟ ئەبوو نەواسیش بەهێمنی وتی نەخێر جەنابی خەلیفە، ئەو دەستەواژەی لێی تێنە دەگەیشتی ئەمە بوو کە تێم گەیاندی. عوزر لە قەباحەت خراپترە، ئەمە واتاکەی. هارونە ڕەشیدیش هێمن دەبێتەوە و بۆ زیرەکی ئەبوو نەواز خەڵاتێکی باشی دەکات. ئایا تاکو ئێستا تووشی حاڵەتێکی لەم جۆرە بوویت؟